بەڕێوەبەراتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەولێر ئاشکرای کرد بەهۆی هەڵوەشاندنەوەی موچە ئەو کەمەندامانەی جانیان لەدەستداوە یانە و کەسانی دوو موچیان هەبووە لە تۆڕەکە ملیارێک و 204 ملیۆن دیناریان بۆ خەزێنەی حکوومەت گەڕاندوتەوە. بەرپرسانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە شاری هەولێر لە کۆنفرانسێکی هەواڵیدا ئاماری ساڵی 2015 خستە ڕوو کە تێیدا ئاماژەیان بەوە کرد ئێستا 48,560 کەس سوودمەندن لە هاوکاری تۆڕەکە کە زیاتر لە 30,000 کەسیان کەم ئەندامن. وەروە کۆمەڵی خەڵکێکەوە خۆی دەڵێ هاتووە دەرە پێویستم بەو پارەیە نییە لەوان لەبەرەوەی وەزعی مادی باشتر بووە پێویستی پێ نەبووە ئێمە ئەوەشمان گەڕاندوتەوە وهەوە هەمانە کە بەدەل لە ڕێنمایەکان وەریگرت بوو بێگومان ئەوەی کە بەدەل لە ڕێنمایەکانی ژوەریگرت و ئێمە لێمان سەندوتەوە. بەگشتی ئەو کەسانەی لە هاوکاریەکانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی سوودمەندن بریتین لە کەسانی بێسەرپەرشت و ژنانی جیاببووەوە لە مێردەکانیان و منداڵانی بێباوک و بێوەژنانی بێدەرامەت و خوێندکارانی نەدار لەگەڵ ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە. بەشێک لە کەسوکاری ئەو کەسانەی سوودمەندن لەم هاوکاریە دەڵێن هەمیشە موچە و هاوکاریەکانیان دوا دەکەوێ و هەرگیز لە کاتی خۆیدا دابەش ناکرێ. معاشم قەتاتەین وەرنەگرتیە هەر وەرم نەگرتێ بە حەیات ناوەڵە معاشی نەبووە مارێن پارەکە نییە و ئەگە سەر بکرێتین هەنجوینێنەوە دەبی و ئەگەر سەر پێش نەکرێ ئەوە نات. لەم بەڕێوەبەراتیە هۆبەیەکی تایبەت بەکەم ئەندامان هەیە کە نزیکەی 32,000 کەس لە بێرکۆڵ و ئۆتیزم و مەنگۆڵ و کورتەباڵا ناویان تۆمار کراوە و ماگانە بڕی 100 تا 150,000 دیناریان پێدەدرێ. ئیعالەی کەمەندامی بە مەزبوطی دەدەین و واروە مۆڵەتیشمانەیە مۆڵەت هەموو شتەکان بە مەزبوطی دەڕوە بەس ئەوی لەسەر موافقەی ڕاوەستایە ئەو چاوەڕ دەکا ئەگە گلەیوەی بکرێ ئەوش دەژێت دەسەڵاتی مەدانیە دەبی موافقەی دارایی هەبی لە بەو وەزعی ئێستاش موافقە نییە. وەک بەرپرسانی ئەو بەڕێوەبەراتی ئاماژەی پێدەکەن هەرچەندە لە ئێستا دارێمی کوردستان قەیرانی دارایی هەیە و بەڵام کارەکانی ئەوان نەوەستا و لە ماوەی ساڵی ڕابردوو توانیویانە بڕی زیاتر لە 85 ملیار و 850 ملیۆن دینار کۆی گشتی خەرجی بەڕێوەبەراتیەکە بێت و کارەکانی بەڕێوەبەراتیەکەیان بەردەوام دەبێت. شیراز عەبدوڵڵای نارتی هەولێر.